تۆ بەراورم وەک تۆ تەڕەبم وەک تۆ بینم وەکو تۆ خۆم وەکو تۆ بینم وەکو تۆ شەویستم هەی تۆ ماندووم هیلاکم خەو بەخەوەوە بینم شەیدای هەناسەیەکم وەگەوەی دوێنێ نەبێ ماندووی وەڵامێکم پرسیارەکەی بفمە نەبێ من دووگیانی ڕۆتەیەکم زەریابیش نەیژم خۆ پیاوەکانمان هەزارەها درۆ میلیۆنەها دۆلار و چەندەها شەڕی کاولکاریەکەن بۆ ئیسراحەتی خۆیان بەڵام ئێمە وەک قسەش بڵێن هەر شوورەیە بوومە ئێمەی بەژمەینەت لە گەنجیا هەموو ئاواتێکمان دەست پێجلی پەمەیی بوو لە شەوا لەبەری بکەین گوێمان لە دەنگی مۆسیقا و ئاوازێکی خۆش بێت نەک دەستێکم لە ژێر سەینەکەم و دەستەکەی ترم بەسەر چاومدا ساخەوم لێکرد باسی چیەکەم وێڵ بوو یاخی بووم یاخی ئازارەکانی ژن بەکوێی ترە هەڵاسی بە دەروازەی شارە ئەگەر گوێمان لێگرن ڕاستە هەموو دیل و قۆڕکراوین بەڵام جیازی نێرومێ بە بەرنامە و بەنووسرا و سەپێنراوە مێەکان کراونەتە کۆیلەی نێرەکان بەنووسرا و پێیان وتون ئەمانە زەوی خۆتان واتە تاپۆکراوە ئەمە ئێستا پێڵێن مارەی واتە چۆنت دەوێ وای بچێڵە دەزانن ئەم بچێڵە لەناو پرۆسەی شوکردنایە بەڵێ لەناو شوکردنایە بەسەم پرۆسەیە بەناوی مانەوە و بەناوی بەردەوامی ژیان و بەناوی مرۆڤایەتیەوە پشتیوانی تەواوی لێکراوە ئەها بیرم نەچێت جا ئەگەر لە شوکردن دواکەوی ناو دەگۆڕێت پاشگیر یان پێشگیری قەیرەت بۆ دانێت ئەگەر خوا نەخواستە خوا بۆ ڕۆژانە کات پیاوەکەت بمرێ پێمان ئەڵێن بێوەژن لەوانەیە وشەیە تازە نەبێت بۆ ئێوە کەسێ وازانە بێوەژن یعنی چی؟ ئەخوا بێوەژن واتە ژنی بێوەی ژنێکە بەس پیاوەکەی مردووە گاڵتەتان پێم نێت کچیش نییە کۆدەکەی شکا و ترسی کۆمەڵگای لەسەر نەماوە کە ناشرینێ ناو هاتووە شۆڕشی بۆیە ئەم دێڕە بەتەنیا ژن خۆی خاوەنێتی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی شۆڕشی ژن تاکە شۆڕشەکە بتوانێت تەواوی مرۆڤایەتی ڕزگار بکات لە خوێنڕشتن و بەرقەرارکردنی ئاشتی ئازادی ژن ئازادی تەواوی مرۆڤایەتیە ئازادی کوردستان و کۆمەڵگە بەگشتیە ئازادی تەنها فیزیکی نییە ئازادی لە هزر و ئەقڵ و کرداریە لە ئەقڵ و کرداریە ئازادی تێکۆشانە جێبەجێکردنی ئەرکە ئەخلاقە ویژدانە بە بەرپرسیارەتی و گرنگی و گەڕانەوەی شکۆی مرۆڤایەتیە ژن داگیر کراوە لەبەر ئەوەشە تەواوی مرۆڤایەتی وا 6,000 ساڵە خوێن دەڕێژن بۆ ئەقڵا ژن کوژیەوە ژینگە دەسووتێن و وێرانکاری دەکەن یەکتر دەکوژن خاکی یەکتر داگیر دەکەن
ئەگەر ژن ئازاد بێت ئەو نادات پەروەری و ستەمەی 6,000 ساڵە کە لە کەسایەتی ژندا کراوە کۆتایی دێت. ئەبێت ئەم سەدەیە کە ڕۆژانە ژن دەکوژێت بکەین بە سەدەی گەڕانەوەی ژیان بۆ سروشت و پێگە و ڕۆڵی ژن بگەڕێتەوە کە ژن داهێنەر و ئافرێنەر و ڕەنزدەر بووە. درێژترین قۆناغی مێژووی مرۆڤایەتی منی ژن بەڕێوەم بردووە. ژنبوون شانازیە، چونکە باکی نییە لە مردن، تەنها ئازادی بنەمای ئامانجەکانیەتی. هەمیشە ئەیەوێت هاوسەنگی ڕاگرێت لە نێوان خێزان و خۆی دەکاتە قوربانی بۆ باشترکردنی ژیانی خێزان و کۆرپەکانی. لەبەر ئەوەیە پێویستە ئەو میهر و بەخشندەی و ڕەنزەریەی ژن لە بواری سیاسی و دیپلۆماسی و پەروەردەیی و هەموو بوارەکانی تر ڕەنگ بداتەوە و ڕۆڵی سەرەکی هەبێت. Thank you.